لهر جهون دبن صباح تفان بخير بحفته صبيح بدما پایتخت الهولره وقتمی گلستان محمد امینم دروش باش دل گلو دبن ممی چندین بابت و مجاران دیگر هفدو بشوپینن و کرسبه به آمده بونا مهوانان به توارم بنوچه‌ام بزانیاریان نم صبح خودت ندست بکرن و امی باله بکشن سر کرتن و چه که هن و چه انگله گرنگانه درباره پیوندین داور هرم و بغداد هروها پیام مسرور بارزانیش و سالیاده دمسراندنه پارتی دموکراتی کردستان کرم کن. مسرور بارزانی جه بونا سالیاده دمسراندنه پارتی دموکراتی کردستان وش دایگ بونا سروک بارزانی پیامک بلاف کرد. مسرور بارزانی سروک حکومت هرم کردستان ده پیامک درادیک هنه کو پیروزباهی خوا جبو هفته و چهارمین سالیاده دمسراندن پارتی دموکراتی کردستان وجدایگ بونا رهبر نتوی و نیشتیمانی سروک بارزانی لهمو کردستانی کی تیکو شر و دلسوز و آلیگر و اندام و سرکردایتی پارتیت کم. دمسراندن پارتی وک مزنترین حزب دموکرات و جماهیری و هروها وک کویراگ هندیجی جبو خبات رزگاری خوازی گلا مدجی گوهرتنک گلک مزن کری و دوجی پارتی و بارزانی رمزا تکزی کرنه لسر کردستان لوما او حمو پلمارن دجمنن کوج حمو آلیکی واج بو سر پارتیه او تنه جبر کوریات کوشان هالبجاردی و تکزی جیتکه کو باشترین ره جبو در باز کرنا و روشه یک ریزی و تباییه. مسرور بارزانی و مصطفی کاظمی پیوندیک تلفنی انجام دادن. دو پیوندیک تلفنی ده مسرور بارزانی سروک وزیر هرم کردستان و مصطفی کاظمی سروک وزیر عراق فدرال لسر چند هنگاوکن سرکی جبو چهار سرکرنا پروبلمان رکفتن و بریاردان کلگوری روشا دارایی یعنی ها عراقی دنزیکترین دمده 320 میلیارد دینار وک بشموچه جبغدای جبو هرم تنشاندن. دوی پیوندی تلفنی دژی تکزی لسروی که هاتی کرن کو دستور عراق بنمایه چهار سریه همو کشیانه. هرم کردستان بجداری دیگه د دیالوگ استراتژی امریکا عراقی ده ایرو مصطفی کاظمی سروک وزیر عراقی سردان واشنطن پایتخت امریکایی که اولویجی چندین دیداران دیگه دونالد ترامپ سروک امریکایی و انجام بدن گل چندین برپرسنگرینگن تایبت جی و چندین تواران گوتبیج بکن یعنی تایبتی لسر نافچه روجهلاتا نوین سفرین ده زی برپرس فرمانگه پیوندین در وی حکومت هرم کردستان جو کردستان 24 راگهان کنونری هرم کردستان دویج وینه ده بش دارده با. لیالیکی دنجی وزیر تندرستی حکومت هرم کردستان رادگهینه کو روشا کرونا دلوتکه ده. دکتر سامان برزنجی وزیر تندرستی حکومت هرم کردستان جه کردستان 24 راگهاند کروژانه امارن توشبوین به کرونا دزدبونه ده و روشا ویروس جیل هرم کردستان دلوتکه ده. به ویژی و به جبر برکفتن آن کوج هفدو نزیک بون و پامل نبونه حولاتیان دوگرینه. وزیر تندرستی اما جبوی کجیده کوج بو کوج مارا توشبوین گیم به پیوسته حولاتی پاوبندی رکارن خو پارێزی بن. ایرو بشکیدن یان شایستین دارایی جوتیاران تنها دابشکرن و همین سید مراد رهبر چاودێریە بازرگانیە سایلۆیە هەولێرێژە کوردستان 24 ڕاگەهان کوبرا 2 میلیارد دینار ژوو دەهەیامە 10 ڕۆژان ده وێژ بەغدایە بگهنە هەولێرە و ڕاگەهانجی ئیرۆ بریا بانکان و دست به دابشکردن شایستین دارایی جوتیاران دبی کرن. هجمارک جه چکداران رشکرنه سر بنویسینگه ها پدکسه لقامشلو گرد کو پیامنره کردستان 24 لقامشلو رادگهینه کو هجمارک جه چکدارن بناوه گنجین شورشگر کو سر به پیاده بنا ایرشکرنه سر نویسینگه ها پدکسه لقامشلو آلای کردستان آنین خواره و دروش من
پەدەکە سێژی ناوان ویسینگەهێدا ڕەشکردە. ژالی خۆڤەژی مستەفا بالی بەرپرسێ ناوەندا ڕاگەهاندنە هەسەدە ڕادەگینە کە ئەو کەسێن کارن خراپکردە دەبێنە سزادان. کورتای ئەمە بسەر هەفتوو دەهات ئەمە هێن بابەت و مژاران بشۆپینن هەروەها دیگەل میهوانی خۆشی بەحسا مژارە ئیرۆ بکەن لەوما دوور نەکردن. ئەم باڵێ بکشێنن سەر کارێک خانما بەتایبەتی دەماکو ئەو کارێک کودماڵێدا ئەنجام دەدەن خنە کارێکدا کوشخۆرا هەنێک پەرانک و بزنس پێ بکەن و دروست بکەن بێژە دروستکردنا نانێ کوردی ژالێ خانمێن مالیڤە یەن کودماڵە دەدمێنن لە ئاکرێ نەهاش بۆ گەلک خانمان ئافرەتان بووە دەرفەتێک ژوە دەرخستنە کارێکی و پەیداکردنا بژۆ ژیانە خوا و هەروەها برێڤەبرنا دەبارە خۆیە ژیانێ کو ئەف ئافرەتن هەنە ناوە ماڵن خۆدا ئەڤینانی دروست دکن وان دەفرۆشنە ناوپێژان یان و هەنێک جهێن تایبەت و نەهاشیش بە دەرکردنە ڤایرۆسە کۆرۆنایە مانە خەلکێ دناوە ماڵدا بازارە ڤینانی گەلەکی گەرم بووە کەم بردورە بشۆبینن. زێدەی سێ ساڵایە ڕوژانە بوو چەند دەمژمێرەکان دناوە حەوشام ماڵێدا کارێ سولینێ و ئایشایێ بە هەڤڕە دروستکردنا نانێک کوردیە. ئەف نانێ کو ئەو دروست دکەن نانێ تیرەیە ji ber ku bi tîrûkê tê pankirin û li ser agrê sêlê bibihên firehî tê sorkirin. Di hember firûtina wî da ewan yêkarî xwe di bi rêvebirina malê de bikin serkêş. Ez ve 3 salakem, takriben 3 sala duazekem. Bu firniyekam xalek bu xotê de kerîtin ebet. Bu xwe jiyana xwe pê derbas dekeyn û علی خو پیتر بین حالی که زلامه خود کن. نانی کو جالی وان خاطیناوت تدرس کرد. دنوا بازاری دال نوا نان پیجان تفروتنو. فروشیاره که داد دیار کرن کد گل در کتنا ویروس کرونا ما نوا خلک دمال ده. بازار وانای گرم بویی. حقیقت هسته کرونا هوتیا داره بازار ما نون تیره گله که باش بی چون که عالم نوکا نشد قصد بازاری بکت و زیبزی نوع تا داره و نون تیرش وقتی بهشون وقتی صابون و نون دیگه نیا که خرابید حتی هی وقتش چله نوع تن کسین کو دوان بازاران دا خواستک لسر وی جوره نانی پیدا کرینه دن دیار کرن که افنان جبوانا یه تندرسته و زود تک ناچیتو وان زوبزو حوجه بازاری ناکد. راستی نان کردی اولا تندرسته و ثانیا نان کردی مده که درجت مینی تا کنگی پیوستی ها بود بخورش نیو دخوی هندین سامونه و نانه به تو روزانه بکری اف نان کردی بدو جوران و نان گنمی و نان جهی جعالی کابانیا کرد و تید دروست کرن دنها دا دناوا بازاران دا به حسانی بدست دکوید جبر کو هند آفرتان کار خواه کری دروست کرنا وینانی جبو فروتنه و پیبره و برنا دا بارا جانه آری حسین کردستان 24 آکره و جو کتمیجیج نوا باجار و باجارکن کردستانه ام هفکارن خواه وردگرن نوچیان جوار دستینن هر هابزان بن روژه و نوا باجاران چاوید گر هفکار خواه دیار جمال جناب باجار سلیمانیه ام روشه بشوپینن دیار روش باش بس بیم ماله توش هندری ریال مدریدی تو خواه و چیه پیام نیرکانی کردستان 24 هموی هندری ریال مدریدن والله هند باینتان باش نیورود باش اتوانم بلم نیورود باش چون من لا کاژمیر چوار وستاون بو ایش کردن نانی بیانیم خواردوا
کەمێکی تر نانی دەستی نیوەڕۆ جان خۆم بێ. کەوابێ ئەتوانم بڵێم نیوەڕۆت باش بۆ ئێمە شەمان سپاس شتەکە دەکەم وەڵام من نەهات بەڵێ دەڵێ بۆ ئێمە شەمان شتە ئێمەش ئەوەندە زوو بە خەبەر دەین بەڵێ لەشتان ساغ بێ گەرەک وەڵام من هاندەری ڕیاڵم نە بەرشەم من ئێ زۆر باش. تەماشا یاریکردن ناکەم مالا خۆدێ بەڵام هەموو جارێکە تەماشای یاریکردنم کرده بێ بزانم هەرتی پێک لایەنگری زۆرە منە بمە دژە ئەوی تریان واتە ئەوەی کە لایەنگری کەم بێ منە بم بە لایەنگری ئەو تیپە بەرامبەر ئەوەی کە خەڵ زۆر حەزی پێێتی زۆر باشە ئەگەر باسی دۆخی شاری سلێمانی بکەم تەبەن سلێمانی ڕەشەبایەکی بەهێزیە لە شەوی ڕابردووەوە ڕەشەبایەکی بەهێز ڕووی کردوتە سلێمانی و دەوروبەری خۆی هەر ڕەشەبای سلێمانی ناوبانگێ لەسەر ئاستی عراق و ئەمە شوای کردووە کە ژمارێکی زۆردار لە سنی پارێزگای سلێمانی بشکێن لقەکانیان بشکێ و لە ناو بچن و جیاوازەوە مێ باستەوە بکەم کە لە دوای جژنەوە ژمارێکی زۆر لە ڕۆژانی جژن و دوای جژن ژمارێکی زۆر گەشتیار ڕویان لە پارێزگای سلێمانی کردووە ئەمە شوای کردووە کە ترسێک لە لای پۆلیسی دارستان دروست بکات چونکە شاخی گۆیژە و ئەزمەر کە ساڵانە بەهۆی هاتنی گەشتیارەوە بە تایبەتی گەڕەگرێ و ئەمساڵش بەهۆی کۆرۆناوە کە ئاگربڕ لە سەر شاخی گۆیژە و ئەزمەر دروست نەکراوە و گەشتیاران ڕوو لەو ناوچە لە شاخی گۆژە و ئەزمەر دەکەن ئەمەش مەترسێکی زۆر هەیە لەوەی کە گەشتیاران کە لە کاتی دروستکردنی خواردن ئاگر بکەنەوە ببێتە مایەی ئەوەی کە دیسانەوە ئاگر دروست ببێ و ئاگر دروستبوونی لە شاخی گۆژە و ئەزمەر کوژانوی زۆر ئەستەمە و بە قورسی تیمەکانی بەرگری شارستانی دەتوانن بیکوژێنەوە بۆیە داوا لە گەشتیاران دەکەن کە هاتنە ئێرە ئاگریان کردەوە دوایەوە ئاگرەکان بکوژێنەوە تاواکو نەبێتە مایی ئەوەی کە شاخی گۆژە و ئەزمەر بسووتێ و هەروەها ببێتە مایی لە ناوچوونی ژمارێکی زۆر لە دار لە وەکو چۆن لە ساڵانی ڕابردوودا ڕووی دەدا و جیاواز دەوە مێ باس لەوە بکەم کە لەگەڵ هاتنی بەڵێ ڕەشەبایەکی زۆری هەیە ئەمە باسەوە بکەم لەگەڵ هاتنی کۆرۆنا لە سنووری پارێزگای سلێمانی حاڵەتی دزیکردن لە ماڵان ڕووی نەداوە لە دوکانەکان ڕووی نەداوە و کارەکەشی بۆ دەگەڕێتەوە کە هەر خێزانەیەک یاخود کە یێنە دەرەوە مەسەلەن هەمویان بە کۆمەڵ نایەنە دەرەوە و تا خێزانەکە بە تەواوەتی نایەنە دەرەوە چەند کەسێکیان لە ماڵەوە مێنێت ئەمە شوای کردووە کە هیچ حاڵەتێکی دزیکردن لە ماڵان لەلایەن پۆلیسەوە تۆمار نەکرێت لێرە و لەوێ لەسەر شۆستە شەقامەکان لەسەر جادەکان حاڵەتی دزیکردن تۆمارەکرێ و دزەکانی دەستگیر کراون بەڵام وەکو ئاماژەم پێدا لە نێو ماڵاندا تۆمار نەکراوە گەلێک باشە بێگومان ئەڤ نیشانیە باشە سەیچەکە باشە و هەروەها ئاگەهژ مولکێ ناوڵاتیان هەنە دەدەماکوونە لەسەر دوکانن خۆنە نەلجێن خۆنە گەلێک سپاس ji بۆ هەفکارێ من دیار جەمال ژناوە باژارێ سلێمانیەش بۆ زانیاریێنتە بێجە هەر وەکو وەدیتەی لە جەمدیار ڕەشەبایەک بوو دناو هەولێر دەژی بایەکی بەهێز هەیە بێجێگەلەوەی بە ڕەشەباوەکە سلێمانی زەماوەرم ژ بە کو سلێمانی بۆ یەکێ ناسکریە ji ber ku gelek reşebalê heye bajarê reşebayê em bên ser mijara xwe ya komê îro biçekî li ser hinek danûstandin bikin biaxivin nerînan bistênin ve behsa pêgehan ku cihê gencan bikin di nava Partî Demokratîk Kurdistanê ji xwe wekî îro jî heftê û çar salamîn damezrandina Partî Demokratîk Kurdistanê ku derbas dibe digel birêz Nêçîrvan Hesên Kelarî ku bixwe sekreterê Yekîtiya Qutabiyên Kurdistanê ye مهوان من الفدر الاستوديو بانی باش گرک بخیر هاتی کرم که دست بکیل و پیروز به سال وگره دامزران پارتی دموکراتی کردستان دوی روزه دا چه پیامک هی و چه دبیج نخلکی سرەتا زۆر سوپاس بۆ ئێوە و بەیانی و ڕۆژێکی نوێی سەرجەم بینەرانتان باش بە ناوی خۆم و هەواڵانم لە مەکتەبی سکرتارێتی یەکێتی قوتابیانی کوردستان پیرۆزبایی لە پیرۆزبایی 74مین ساڵیادی دامەزرانی پارتی دیموکراتی کوردستان و لە دایبوونی جەنابی سەرۆک بارزانی لە سەرجەم دانیشتوانی هەرێمی کوردستان و لە سەرجەم خەڵکی کوردستان دەکەین وەروە پیرۆزبایی لە جەنابی سەرۆک و جێگری سەرۆک و مەکتەبی سیاسی و سەرکردایەتی و سەرجەم کادر و ئەندام و لایەنگرانی پارتی دیموکراتی کوردستان دەکەین پیرۆزبایەکی تایبەت لە خانەوادەی شەهیدان لە پێشمەرگە قارەمانەکان و هەروە لە هەموو ئەو تێکۆشەر و قارەمانانەی کە بە خەبات و ماندووبوونی ئەوان ئەمڕۆمان بەدیات وەروە لێرەوە
سەری ڕێز و نەوازشدا دەنوێن لە ئاس سەرجەم شەیدان وەروە سەروەری شەیدان بارزای نەمر و کاگیدری سێمیشەلەیە بگومانم بەژنە خەڵ بەروان تاوینن هەر کەسێک کود ڕێبازە کوردەواریە و ڕێچکە کوردستانی بوونێەوە بەژنە خەڵ بەروات تاوین یەکومایژی خۆ دێتەمەنەوە درێژ بکێ تەندروستێکە باش بێ وێجە وەک ئیرۆ پارتی هاتە دامەزراندن هاتراگەاندن کووت و چالاکی دناوا باژاران دەنای نەکردن تەنە بەس لەسەر کەناڵێن تەلەڤیزیۆنی پەیام دەبێنە بەڵاوکردن و بریە سوۆشیال میدیای ئەونا هون وەکو یەکێتی قوتابیانی کوردستانیژی پابندن دوان ڕێنمایە بەڵێ ئێمە وەکو یەکێتی قوتابیانی کوردستان پابندین بۆ ڕێنمایانەی کە لە مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستانەوە دەرچۆوەرەوە ئەو ڕێنمایانەی کە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆ لە پێناو سەلامەتی گیانی هاوڵاتیان دەرچۆ ئێمەش بێگومان پابندین پێوەی و چالاکیەکانمان بۆ ئەم ساڵ لە یادی 16 ئاودا زیاتر لە ڕاگەاندن و لە سوۆشیال میدیادا چڕ کردوتەوە زۆر باشە ئەو جابێنە سەر مژارە گرنگەکەی کە لە بەیانیەوە بیری لێ دەکەم هەمیشە لە ناو پارتە سیاسەکان سیر دەکرێت کە چەند ڕێژەی گەنج لە ناودا هەیە چونکو گەنجە ئەو داینەمۆی بەڕێوەبردننی کۆمەلگایە یان سەرکردایەتی کردنی کۆمەلگایە ڕۆشنەوە نەوە بوارەکی تازای ئەوش بۆ نمونە لە ناو ڕێزەکانی پارتی دموکراتی کوردستان هەتا چەند خۆتان بینیوە لە ناو ڕێزەکانی بەڵێ تەبیعی پارتی دیموکراتی کوردستان هەر لە سەرەتایی دامەزرانیەوە بە چاوێکی زۆر گرنگەوە لە گەنج و توانە و وزەکانی گەنجی ڕوانیەوە چونکە هیچ کۆمەلگایەک ناتوانێت لەگەڵ ڕەوڕەوەی پێشکەوتنەکانی کۆمەلگا و لەگەڵ جیهانگیریدا بڕەوە ئەگەر پشت بە تواناکانی گەنج و پشت بە وزەی لە بناتووی گەنج نەبەستێت بۆیە لەمڕۆوە پارتی دیموکراتی کوردستان هەر لە کۆنگرەی سێمی خۆیەوە طبعاً لە سەرەتاوە گرنگێکی زۆر بە گەنج درراوە بەشێک لە قیادە و لە دامەزرێنەرانی پارتی دیموکراتی کوردستان لە خەڵکی گەنج پێکاتون بەڵام لە کۆنگرەی سێمەوە بۆ زیاتر گرنگیدان بە گەنج و تواناکانی گەنج دوو ڕێکخراوی تایبەت کە سەرۆکار و چالاکیان زیاتر لەگەڵ خەڵکی گەنج ئەوانی یەکێتی لاوانی دیموکراتی کوردستان و یەکێتی قوتابیانی کوردستان لە کۆنگرەی سێمی پارتی دیموکراتی کوردستان بڕیاری دامەزرانیان دەدرێت لەو کاتەوە هەتا ئێستا زیاتر ئەو دوو ڕێکخراوە کە سەر بە پارتی دیموکراتی کوردستان پەیوەست بوون بەو کار و چالاکیانەی کە لەگەڵ گەنجان دەکرێت پەیوەست بوون بە هێنانە پێشەوەی گەنجی سەرکردە بۆ ناو ڕیزەکانی پارتی دیموکراتی کوردستان بێگومان بە پێی قۆناغە جیاوازەکانی سەردەمی خەبات چ لە شۆڕشی ئەیلول و شۆڕشی گوڵان و دواتر ڕاپەڕین و لە تەسیسی حکوومەتی هەرێمی کوردستانەوە گەنج لە ناو پارتی دیموکراتی کوردستان پێگەی شیا و شایستەی خۆی هەبووە وەروە توانیوێتی وەکو جەنابەت باست کرد داینەمۆی گۆڕانکاریەکان بێت توانیوێتی هێز و وزەی سەرکەوتنەکانی پارتی دیموکراتی کوردستان و شۆڕش بێت لە کاتی خۆیدا و ئێستاشی لەگەڵدا بێ و بەتایبەتی لە دوای کۆنگرەی سێزدەی پارتی دیموکراتی کوردستان کە یەکێک لە دروشمەکان نوێبوونەوەیە طبعاً لە چوارچێوەی سیاست و هێڵەگشتەکانی کاری پارتایەتی و سیاسەتە نەتەوەی و نیشتیمانیەکانی پارتی دیموکراتی کوردستان نوێبوونەوەکە زیاتر لە شێواز و میکانیزمی کاری ڕێکخراوەی بووە وەروە زیاتر لە هێنان پێشەوەی دەموچاوی نوێ و بیر و فکرەی نوێ بۆ ناو ڕیزەکانی پارتی دیموکراتی کوردستانەوە لە دوای کۆنگرەی سێزدە بەشێکی زۆری گەنج لە ناو پارتی دیموکراتی کوردستان پێگە و پلەی شایستەیان پێدراوە چ لە ناو حەزب چ لە ناو نوێنەرایەتەکانی پارتی لە دەرەوەی پارتیدا بنمونە لە پەرلەمان چ لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان لەو بەشانەی کە بەرکەوتە و شایستەی پارتی دیموکراتی کوردستان متمانە بە خەڵکی گەنج درا و ئەرکی قیادەکردنی ئۆرگانەکانیان پێسپێردرا. زۆر باشە کەواتە ئێمە باسی توانا و ئەو داینەمۆیەتی دەکەین کە لە ناو گەنجەکاندا هەیە بە تایبەتی بە فشاری گەنجەکان بە فشاری ئێوە هیچ شتێک گۆڕاوە کە تێبینیتان لەسەرێ هەبووە؟ تەبێعی لە ناو پارتی دیموکراتی کوردستان بڕیاردان و وەرگرتنی قەرار و بیر و بۆچوون و بەرنامەدانان پرۆسەیەکی ڕاوێژکاریە. پارتی دیموکراتی کوردستان بە سەرجەم ئەو ئۆرگانانەی کە وەکو باسم کرد جا لە یەکێتی قوتابیانی کوردستان و یەکێتی لاوانی دیموکراتی کوردستان کە ئەمانە ئەم ڕێکخراوانەی پارتی بۆ خۆیان پێکاتەکانیان پێکاتەیەکی گەنجە و لە تەمەنی لاوێتی و قوتابی بووندان ئەوەی کە ستانداردە لە هەرێمی کوردستان و لە ئاستینە دەوڵەتیدا وەکوتر لە سەرجەم ئۆرگانەکانی پارتی دیموکراتی کوردستان لە ئۆرگانەکانی سەرۆ لە بارگای بارزانی لە مەکتەبی سیاسی لە مەکتەبە ناوەندی و لەقەکانی پارتی دیموکراتی کوردستان تێکەڵ کێشێک هەیە لە گەنج و لە خەڵکی بەتەمەن تەبیعی لە کاتی وەرگرتنی قەراردا سەرەتا پێشنیار لەم ئۆرگانانە لە خوارەوە وەردەگیرێ پێشنیار وەردەگیرێ و دواتر لەلایەن سەرەوە و لەلایەن مەکتەبی سیاسی و ناوەندەکانی قەراری حزبدا دەکرێنە بڕیار بۆیە ئەوەی کە باز بکرێت لە ژێر فشار نەخێر بەڵام لە ژێر داواکاری لەبەرەوەی پرۆسەی وەرگرتنی بڕیار لە ناو پارتی دیموکراتی کوردستان پرۆسەیەکی ڕاوێژکاری و لە خوارەوە بۆ سەرەوەی بۆیە وەکو فشار نییە وەکو داواکاریە سەرەتا ئەوەی کە بە پێویست دەزانێت گەنج دەتوانێت لێرەدا ڕۆڵی خۆی ببینێ گەنج دەتوانێت ئەوەی کە لە
لە توانا و کەفائی خۆیدا ئەو دنیابینیە کە کادری پارتی هەیەی ئەو دنیابینیە کە گەنجان لە ناو پارتیدا هەیەە دنیابینیەکی ڕەنگە جیاواز بێ خوێندنەوە و تێڕوانینی تایبەتی خۆیان هەیە تێگەیشتیان هەیە بۆ هاوکێشە نێودەوڵەتی و هەرێمیەکان و هاوکێشە ناوخۆیەکان ئەمەوا دەکات گەنجی پارتی زیاتر واقعیان و بەرپرسانە مامەڵە بکە لە کاتی بەرزکردنەوەی پێشنیار لە کاتی پێشکەشکردنی هەر ڕاو بۆ چوونێک لەسەر هەر پرسێکی داریکرا و لێکدانەوەی تەواو بۆ هەموو ڕەهەندەکانی دەکات ئەو جە پێشنیار دەکات و لەلایەن سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستانەوە بێگومان بە هەند وەرگیراوە گەلێک باشە کاتام دکارن بژن هەنجە قوتابیان یان ئەو کەسێن کۆندامون دەکێتی قوتابیانی کوردستاندا و ئەو سکرتاریەتێدا گەهابوون خۆ بگەێنن پلێن باش دناوا حکوومەتێدا و هەروەها دناوا سەرکردایەتیە پارتیدا بەڵێ بێگومان بەشێکی زۆر لە سەرکردایەتی دناوا پەرلەمانتۆیەدا بەشێکی زۆر لە سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان لەو کادرانە پێکاتون کە لە ڕابردوودا ئەرکی خزمەتکردنیان لە ڕیزەکانی یەکێتی قوتابیانی کوردستان هەبووە ئێستا لە پەرلەمانی کوردستان زیاتر لە نیوەی فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان لەوانن کە پلیان هەبوو لە ناو یەکێتی قوتابیانی کوردستان جا لەوەی ڕەنگە زۆرینیان ئەندام بوو من لە یەکێتی قوتابیانی کوردستان لە حکوومەتی هەرێمی کوردستان لە بەرکەوتەی پارتی دیموکراتی کوردستان هەتا ئێستا 4 وەزیر لەوانن کە پلیان هەبوو لە ناو یەکێتی قوتابیانی کوردستان سەرۆکی دەستەمان هەیە سەرۆکی دیوانی حکوومەتی هەرێمی کوردستان بریکاری وەزیرمان هەیە هەموو ئەمانە پلیان هەبوو لە ناو یەکێتی قوتابیانی کوردستان پلەکانیشان لە نوێنەرەوە دەستی پێکردووە تا سکرتێری یەکێتی قوتابیانی کوردستان زۆر باشە پێش ئەم بارۆدەخۆ پێش ڕاگررتنی هەموو چالاکیەکان زیاتر فۆکستان لەسەر چی بوو هەم لە ناو کۆمەلگا هەم لە ناو پارتیدا بەڵێ وەکو یەکێتی قوتابیانی کوردستان بەنسبەت کۆمەلگا ئێمە دوو ئەرک و ئامانجی سەرەکیمان هەیە هەر لە سەرەتای دامەزرانەوە هەڵبەت بە خۆگونجاندن لەگەڵ خۆناغە جیاوازەکانی کاری ڕێکخراوەی و خەباتی کوردایەتی ئێمە ئامانجی نەتەوەی و نیشتیمانیمان هەیە کە ئەمە بەردەوام کاری لەسەر دەکەین کە زیاتر خۆی لە شاندنی هەست و هزری نەتەوەی و نیشتیمانی لە ناو تاکی کوردیدا لە ناو قوتابیان و ولاوانی کوردستانیدا خۆی دەبینێتەوە وەروە ئەرکی پیشەیشمان هەیە کە نوێنەرایەتکردنی قوتابیانە لە ناوەندەکانی خوێندن ئێمە وەکو پردێکی پەیوەندی و گەیەنەری داخوازەکانی قوتابیان لەگەڵ ئیدارەی ناوەندەکانی خوێندن یاخود بزین ئەو لایەنانەی کە پەیوەندیدارن بە تایبەتی وەزارەتی پەروەردە وەزارەتی خوێندنی باڵا یاخود لایەنە پەیوەندیدارەکان لە پەرلەمانی کوردستان ئێمە ئەو ئەرکەمان بینیوە وەکو تریش لە ناو پارتی دیموکراتی کوردستان ئێمە لە ڕێی دەستەی ڕێکخراوە جەماوەری پیشەیەکانی پارتی دیموکراتی کوردستان کە سەرپەرشتی سەرجەم ڕێکخرا و کۆمەڵە و سندیکاو یەکێتیەکان دەکات ناو پارتیمان ئێمە هەوڵماندا بە بەردەوام بیر و بۆچوون پێشنیاری گەنجانە ئەوەی کە خواست و ویستی گەنجانی هەرێمی کوردستانە تاوان بەبێ جیاوازی بیر و بۆچوونی سیاسی و یاخود هەر جیاکاریە کە بکرێت ئێمە هەوڵماندا ئەوەی داخوازی و ویستی ئەوانە ئێمە لەو ڕێگەیەوە پێشکەشی بکەین و پێشنیاری بکەین بۆ سەرروتر کە مەکتەبی سیاسی پارتی ئێستا کە قوتابخانەکان داخراون هەمووی دەکرێتە بە سیستەمی ئۆنلاین ئەم ساڵ بەتەمانەوە هادەسە بکەن چالاکیەوەش دەبێتە بە سیستەمی ئۆنلاین بەڵێ بێگومان ئێمە بۆ خۆگونجاندن لەگەڵ دۆخەکە ئەوەی کە دەستمان پێکردو سەرەتا کۆبوونەوەکانمان لەگەڵ نوێنەرانی خۆمان بە شێوازی ئۆنلاین ئەنجام دەدەین و چالاکی هەندێک چالاکی ڕەنگە بە ئۆنلاین کرێ بەڵام هەندێک چالاکی تر پێویست دەکات مەسەلەن بە تایبەتی لەو شارکردنەوەی قوتابیان ئەوەی کە ناتوانین بە ئۆنلاین مەسەلەن لە ڕێگەی کۆبوونەوە لە ڕێگە ئەو بەرنامانەی کە هەیە ڕەنگە ئێمە هەوڵمان داوە لە ڕێگەی ئامادەکردنی کۆمەڵێک کورتە ڤیددیۆ کە زیاتر بۆ شاری قوتابیانە وەروە بۆ ئەوەیە کە خانەوادەکانیان زیاتر ڕێنمایی بە قوتابیان بدەن بە تایبەتی ئەوانەی کە لە تەمەنێکی کەمن کە چۆن خۆیان پارێزن لە بەرکەوتن لەگەڵ توشبووان یاخود بەرکەوتن بە پەتای ڤایرۆسی کۆرۆنای نوێ ئێمە هەڵماندا و لە ڕێگەی کار بکەین بەڵام لە داهاتووشدا ئێمە ئەگەر ناوەندەکانی خوێندن بۆ ئەم ساڵ هەتا ئێستا ڕوون نییە کە ئایا دەکرێتەوە یان نە بەڵام ئەگەر نەشکرێتەوە ئێمە لە کار و چالاکیەکانمان بەردەوام دەبین بەڵام بە ڕەچاوکردنی ڕێنمایەکانی خۆپارێزی دەتوانین لە دەرەوەی ناوەندەکانی خوێندن چالاکیەکانمان بەردەوامی پێ بدەین ئێستا دەبین ڕێژەی هەرە زیاد لە گەنجەکان لەسەر سۆشیال میدیان لەسەر تۆڕە کۆمەڵایەتەکان ئەکتیڤن ئەوجا هەر کەسێک بە جۆرێک نەرین و ڕای خۆی دەردەبرێ چه پەیامێکتان هەیە بۆ ئەو کەسانەی کە لە سۆشیال میدیا هەوڵی یەکتر شکاندن دەدەن بەڵێ بێگومان سۆشیال میدیا سەکۆ و پلاتفۆرمێکی زۆر گرنگە لە جیهاندا و ڕۆڵێکی زۆر کاریگەری هەیە لەو گۆڕانکاریانەی کە لە زۆر لە وڵاتان ڕوویداوە ئێمە سۆشیال میدیا دەتوانین وەکو هەر ئامرازێکی تری پێشکەوتنی کە لە جیهاندایە دەتوانین بەکاری بێن بۆ بەرژەوەندی خۆمان بتوانین بەکاری بێن بۆ بەرژەوەندی کۆمەلگاکەمان خێزانەکانمان
نیشتیمانەکەمان. ئێمە پامی ئێمە بۆ ئەو کەسانەی کە بەداخەوە سوء ئیستفادەیان لەو ئامرازە کردووە کە لە بەردەستیانە بۆ خزمەتکردنی مرۆڤایەتی دروست بوو و داهێنراوە. ئێمە پامی ئێمە ئەوەیە کە پێویستە ئەوان بیر بکەنەوە لەو لە گرنگی سوۆشال میدیا تێبگەن لەوە تێبگەن ئەو پەیامانەی کە ئەوان بڵاوی دەکەنەوە دەچێتە هەموو ماڵێک دەگاتە هەموو کەسێک ینی ڕەنگ دەگاتە هەموو شوێنە لەم جیهانە. ئێمە وەکو یەکێتی قوتابیانی کوردستان لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا بە بەردەوامی هەڵمەتی هوشیاریمان هەبوو لە ناوەندەکانی خوێندن هەڵبەت لەسەر زۆر مادە لەسەر زۆر بابەت کە ڕەنگە لە کۆمەلگادا پێویست بوو بێ لەسەر بابەتی چۆنیەتی بەکارهێنانی سوۆشیال میدیا لەسەر بابەتی بەداخەوە مادە هۆشبەرەکان کە ئێستا ئێمە هەست دەکەین مەترسیە لەسەر کۆمەڵێک بابەتی ئەو گیر و گرفتانی کە پەیوەستن بە ئافرەت و پەیوەستن بە قوتابیانی کچ لە بەرەوەی زیاتر لە نیوەی قوتابیان لە ناوەندەکانی خوێندن لە هەرێمی کوردستان لە کچان پێکدێن. ئێمە هەڵمانداوە لە ڕێگەی ئەو هەڵمەتی هوشیاریانەوە تاک ڕابێنین لە ڕێگەی خەڵکی پسپۆڕ و شارەزە هەڵبەت قوتابیان گەنجانی خۆمان ڕابێنین کە چۆن ئەو کەرستانی لە بەردەستیانە بەکاری بێن بۆ خزمەتکردنی مرۆڤایەتی بەکاری بێن بۆ خزمەتکردنی نیشتمانەکان و بەکاری بێن بۆ خزمەتکردنی خۆیان لە ڕاستیدا بەشێکی زۆر لە گەنجانی ئێمە بەشێکی زۆر لە قوتابیان هەڵبەت لە ئێستادا ئاستی وشاری و ئاستی ڕۆشنبیری گەنجانی کورد لاوانی کورد قوتابیانی کورد لە ئاستێکی زۆر بەرزدایە. ڕەنگە خەڵکێکی زۆر لە ڕێگەی بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتەکان و بۆتە خاوەنی کاری خۆی دەستی بە بزنس کردووە. ئەوەی کە پێ دەڵێن بزنسی بچووک و لەو ڕێگەی و پەرەی پێدا و لە ئێستاە ڕەنگە جگە لە خۆی کە وەکو سەرچاوی ڕەنگە توانی بێتی پاڵپشت و سەرچاوی داات بێ بۆ کۆمەڵێک گەنجی کە یعنی دەکرێت سوود لەو توانایانە وەربگیرێ هەڵبەت لەمەشە ئێمە وەکو ڕێکخراوەکان ئەرکی خۆمان دەبین بەڵام زیاتر پێویستە ڕاگەیاندن کەناڵەکەی جەنابان کەناڵەکانی کە لەو ڕۆ ببینێت کە چۆن گەنجان هەم دەین لە بری ئەوەی بەم شێوازە یەکتر بشکێن بەکاری بێن بۆ شێوازێک کە خزمەت بەخۆیان و بە کۆمەلگا بکات. بێگومانمە هەمیشە هەوڵاوەیە کەدایە و گەنج خۆرد زێدەتر گرنگێ بدن بکارینن خۆ دوورخن ژە گۆتە گۆتان ژە قسە و قسەلۆکان خۆ دوورخن ژ ڕەفتارن خراپ بەردەوام هوشیاریم ددن. لێم بەحساوەیەکە بکن بەری چەند ڕۆژان ئەنجامن پۆلا دوازدای بە کلۆری هاتن ڕاگەاندن. هونچاو پشتیبانی خۆش بۆ وان گەنجە نوهاتی ددن نیشاندان بە تایبەتی ئەوەن کو پلێن باشانی بوون و هەم ئەوەن کو نکاری بوون سەر بکەون بەک و سەر ینی ئەنجامن نەبخراپ نەباش نایواتایە شکستنێواتنۆنیە. وەکو من سەرەتا پەیامێکم بۆوان ئەمە کۆتایی دنیاە ینی لێرەوە پیرۆزبای لە سەرجەم ئەو قوتابیانە دەکەین کە سەرکەوتوو بوون لە ئەزمونەکانی پۆلی دوازدە وەروە ئەو قوتابیانەشی کە سەرکەوتوو نەبوون لەم خولەدا دەرفەتێکی کە لە پێشە خولی دووەم لە پێشە دەتوانن ئەوانی کە سەرکەوتوو نەبوون خۆیان ماندوو بکەن بۆ کاتی کە لە ئێستا لە بەردەستیان ماوە ئەوانیش دەتوانن سەرکەوتوو بن. بێگومان بەداخەوە بۆ خۆی بەشێک لە تێگەیشتنی کۆمەلگا بەشێکی لە ئەو خەلەلانەی کە لە سیستەمی پەروەردەیی هەیە لە هەرێمی کوردستان کە درێژکراوی سیستمەکانی پێشوە ئەگەرچی لە ماوەی ساڵانی ڕابردوو لە ماوەی لە دوای ساڵی 1992 دامەزرانی حکوومەتی هەرێمی کوردستان و هەوڵی زۆر دراوە بەڕاستی لە زۆر ڕۆوە سیستەمی پەروەردەیی ئێمە پێشکەوتووە بەڵام بێکەم و کوڕی نیە و ناتوانین خۆمان لەو ڕاستێ لا بدەین. ینی تێگەیشتنێک هەیە لە کۆمەلگای ئێمە تەنها ئەوانەی کە دەتوانن نمرەی بەرز بەدەست بێن و بچنە بەشی پزیشکی بچنە بەشی ئەندازیاری یاخود بەشی یاسا ئەمانە بەسەرکەوتوو لە قەڵم دەدرێن بەڵام بەڕاستی ئەم تێگەیشتنە دروست نییە ینی ئێمە هەوڵمانداوە لە ڕێگەی نوێنەرانی خۆمانەوە خۆمان هەوڵمانداوە لە ڕێگەی ئەو کەرستانی لە بەردەستێکیەتی قوتابیانی کوردستاندایە بۆ ڕاگەیان و بۆ گەیشتنی دەنگی بە قوتابیان گەیشتنی دەنگی بەلاوان هەوڵمانداوە کە بڕێک لەم تێگەیشتنە بگۆڕین. پێمان وایە کەسێک ئەگەر لە بەشێکی کەش بخوێنێ بەڵام بتوانێت سەرکەوتوو بێ لە بەشەکەی باشترە لەوەی کەسێک ئەندازیاری بخوێنێ و بەڵام کەسێکی سەرکەوتوو بێت لە پێش بڵێ یاخود هەر ئیشی دەست نەکەوێت تا بینایەکەش دروست بکە. بۆیە بێگومان وەکو بیدایەتش باسمان کرد ئەمە کۆتایی دنیاە ئەوان دەتوانن دەرفەتیان لە پێشە دەتوانن خۆیان بسەلمێن لەو کۆلێژەی کە دەیخوێن ڕەنگە هەر یەکێک لە ئێمە خەونێکی هەبوو بێ خولیایەکی بێ حەزێکی هەبوو بێ کە لە بەشێک بخوێنێ لە زانکۆیەک بخوێنێ بەڵام ڕەنگە سەرکەوتوو نەبوو بە هەر هۆکارێک بە هەر زروفێک بەڵام دوایی توانی بێتی لە شوێنێکی تر خۆی بدۆزێتەوە لە مەجالێک کە خۆی بدۆزێتەوە سەرکەوتوو بێ. بێگومان بۆ پاڵپشتیکردنی ئەو قوتابیانەی کە ئەم ساڵ پۆلی دوازدەیان تاوا کردو ئێمە طبعاً لە ڕێگەی لە خونوێنەرایەتیەکانمانەوە بەڕە چاوکردنی ئەو ڕێنمایە تەندروستیانەی کە هەیە هەوڵ دەدەین لە ماوەی داهاتوودا ڕێزلێنان ببەخشین بۆ قوتابیانی کە
لە تۆپەکان بوون لە قوتابی هەرە سەرکەوتەکان بوون لە هەرێمی کوردستان و لە یەکەمەکان بوون وەکوتر ئێمە ساڵانە لە ڕێگەی پرۆژەیەکەوە ئەوەی کە پێی دەڵێن زانکۆلاین حکوومەتی هەرێمی کوردستان ئەو خزمەت گوزاری هەیە کە بۆ پێشکەشکردنی قوتابیان بۆ وەرگرتنیان لە زانکۆکان دەکات ئێمە کادرانی خۆمان ڕاهێناوە لە ڕێگەی کۆمەڵێک تیمی تایبەتمەند ڕامان هێناون کە چۆن بێن فۆرمەکە بۆ قوتابیان پڕ بکەنەوە هەڵبەت بەداخەوە یانی لە چەند ساڵی ڕابردوودا کۆمەڵێک سنتەر و نووسینگەی ئەهلی دروست بوون و یانی زیاتر ئەوەی کە مەبەستیانە ئەوەی کە بەرژەوەندیەکی مادی لەو ڕۆ بکەن ئەمەش بۆ هۆیەوەی کە چەندین جار یعنی چەندین حاڵەت دەبینی لە چەند ساڵی ڕابردوودا هەڵە دەکرێت لە پڕکردنەوەی فۆرمەکان لەبەرەوەی ئەوەی مەبەستە تەنها بەرژەوەندە مادەکەی بەداخەوە هەڵبەت بەشێکیان منەوەکو بڵێم هەمویان ئێمە هەوڵمانداوە لە ڕێی نوێنەرایەتەکانمانە لە سەرجەم شار و شارۆچکەکانی کوردستان لە 3 ساڵی ڕابردووش ئەمەمان پەیڕەو کردووە کە لە ڕێگەی تیمی تایبەتمەند و شارەزاوە ئەو فۆرمە بۆ قوتابیان پڕ بکەینەوە تەمان بە شێوازێکی خۆڕایی وێ بەرامبەر کامە ئەرکی سەرشانی یەکێتی قوتابیانی کوردستانە بەرامبەر قوتابیان ئەویان بۆ پڕ دەکەین و لە دوایان کە لە زانکۆیەکان وەردەگیرێن ئێمە لە ڕێی نوێنەرایەتەکانمانەوە هەموو کار ئاسانیەکان بۆ دەکەین بۆ ڕایکردنی مامەڵەکانیان و بۆ ئاشناکردنیان وەکو بەڕێستان دەزانن ینی هەتا ئێستش بەداخەوە زانکۆیەکانی ئێمە ئەو سیستمە پێشکەوتویان نییە ڕەنگە تەنها چەند زانکۆیە کە لە پەنجەی دەستێنە پەڕن کە ساڵانە پێش وەرگرتنی قوتابیان ڕۆژێکیان هەیە پێی دەڵێن ئۆپن دەی یان ئیندەکشن دەی ئەوەی کە بە زانکۆ ئاشنا دەکرێن بەڵام بەداخەوە لە زۆربەی زانکۆیەکانی ئێمە ئەوە نییە نوێنەرانی ئێمە لە یەکێتی قوتابیانی کوردستان ئەو ڕۆڵە دەبینن کە ئاشنیان بکەن بە بەشەکانی زانکۆ بەوەی کە لە کاتێک کە پێویستیان بە هەر داواکاریەکە بوو یاخود هەر گرفتێکیان هەبوو لەکوێ دەتوانن بۆ چارەسەری و بۆ حەلی گرفتەکانیان بگات چ بەشێک خلاص کردە؟ من ئەندازیاری نەوت تا ئەندازیاری خلاص کردە و هەر دەدەمە خوێندنە دەژیت ئەندام بووی دێکی قوتابیانی کوردستان و پاشی بووی بە سکرتێری قوتابیان چ قاسە هەیە مەماین سکرتاریەتی دێنی وەک سکرتێر؟ بەڵێ ئێمە تقریبا ساڵێک و 3 ساڵ و 1 مانگە تێدەبڕێ بۆی کە بەڵام چەند دەخایێنێ؟ بێگومان یەکێتی قوتابیانی کوردستان لە ماوەی سەرەتای دامەزرانیەوە لە 1953 لە 18 شوبات هەتا ئەم کاتە 14 کۆنگرە و 6 کۆنفرانسی کردووە تەبعاً ڕێکخراوەکەی ئێمە کە بەشێکین لە پارتی دموکراتی کوردستان بڕوایەکی تەواومان بەکردار بە دیموکراسیەت هەیە و بە پرەنسیپەکانی دیموکراسیەیە کە هەڵبژاردن و گۆڕانکاریە ئەگەر بین هەژماری بکەین 14 کۆنگرە و 6 کۆنفرانس و لەسەر ساڵانی تەمەنی یەکێتی قوتابیانی کوردستان دابەشی بکەین تقریبا بۆ هەر 3 ساڵونی و گۆڕانکاریە کراوە و بێگومان ڕەنگە بەوەی ئەو بارودۆخی کە ئێستا هاتووەتە پێشەوە ڕەنگە کەمێک ئەم جارە گۆڕانکاری یەکێتی قوتابیانی کوردستان لە کاتی خۆیدا لای دابێ بەڵام بێگومان هەر کاتێک بە پێویست زانرا هەر کاتێک بە پێویست زانرا کە هەیکەلیەتی ئەو ڕێکخراوە تازە بکرێتەوە بە شێوازێک زیاتر وەڵام دەرەوەی خواستی قوتابیان بێ و وەڵام دەرەوەی خواستی گەنجان بێ لە ناوەندەکانی خوێندندا بێگومان ئێمە لێ ناوەستین و گۆڕانکاری دەکەین. درستە دەستەوە سابن ویاسەکەفتنێ بۆەوە و بەردەوام هەندنەوان پەیامان ji بۆ ناو گەنجان و ناوخۆردان بە تایبەتی نەوە هەرێما کوردستانێدا و وندکارن سینۆراژی دەرباس بکەن بێگومان ئالیکاریە هەر خوێندەکارێکی بکەن و ببن نمونەیە سەرکردایەتیە دناوا جڤاکێدا گەلێک سپاس بۆ برزنەی چیروان حوسێن کەلاری سکرتێرێکی قوتابیانی کوردستان کوتەڤس بێت دگەل من ئامادە بووی زۆر سپاس بۆ دەستان خۆش. بەجێم ڕەوشە کەشوهوای سەقایە بشۆپێن من زانبند باشار و باشەکەن کوردستانە چاوایە مەرسلێمانیە دیت بێ چاوایە بایەکی بەهێزە ڕەشەبای ژەرد بێژن لە هەولێ ڕێژی بچێکی بەهێزە لەگەلۆنە ناوچەیەندن چاوایە کەرمکن.
رجع بو روشا سقايد نوا باشر و باشر كين كردستاني ام بزنبن نوا باشر هوليره د چاوايا تقال هفكاري خو نورس امرو یک شمه چتکی لیره دفعه روشی دوشمه هات باید توزک پلت بو باوی کومنت بده سبارت بیاریه که هاتوی بخوای با که اکسامانی دالم لەگەڵ هێرۆ ئەوە هێرۆ پێی نەکرا لەگەڵم گۆرە بەس بە ئەم جارە بیانیوکی باشی ینی بیانێکی باشی زۆر باشت لێ بکەم زۆر سپاس دەڵێم گوڵستان کەتەلۆنی ئەڵێم گوڵستان کەتەلۆنی 8,000 بیانیت باش 8,000 سلااوت لێ بێ 8,000 زۆر سپاس بەڵێکی زۆر گەورەم وەرگرتووان بەجلکەکانت دیار بدوێنێ لە جلەکانم ناجلەکان مودمەوە هاتووزێک بەرەو ڕەش ڕۆیشت بوو دوێنێ نەورەس تۆزێکم مودم ئەمەوەیە سەر بەڕۆژ دەڕات نازانم بۆ نەورەس زۆر بەچی زۆر گەورە بۆ ئەنجامەکە وەڵی من لە جێ تو بم یەکسەر نییە ئاڵای سپی هەڵ دەکەم دێمە ڕیال مەدرید دەبمە مەدریدی گەلێک باشتر لەوەی من 8 گۆڵ بخۆم لە ژیانم نییە باسی ئەو فەرقە ناکەمەوە جاشتر شریکەشت پێ بڵێم ئەوە هەرەتوو نیە ئەوە دڵشادی وێ نەگرم ئەوڕۆ گرژمۆن هەر ئەو هایە لە بەرامبەرم قسەشی لەگەڵ دەکەم بەڵێ گوتم کاکە خۆ من 8 گۆڵم لە بەرشتۆڕی نەکردی باران نەکردی تو ئەگەر دەزانێت و مەدریدی دڵت خۆشە بەڵام ئەمە قەت واز ناهێن دۆڕان واتایەوە نییە کە سەر ناکەوین لەوانەیە ساڵی داهاتوێمە باشترین یانەبین لەسەر ئاستی ئەوروپا باش ئەوە ساڵێک دەڵێن 2 ساڵ دەڵێن 3 ساڵ دەڵێن ئەو 4 ساڵەوە دەڵێن 5 ساڵەوە دەڵێن هەموو ساڵێ وادە دەدەنەوە چاوەڕێ دەکەی سەبری ئەیوبە وەڵای یەک لە شەوهەرە خۆشەکان بوو یعنی هەموو ڕیال مەدریدم لەبیر کرد ڕۆناڵدۆم لەبیر کرد ئەگە بڵێم تا درەنگانی شەو لە خۆشیان هەر خەوم لێ نەکرد دەستان خۆش بێ هەر بژین گوڵستان من ئێستا لە سنتەری خوێنم ینی توانم بڵێم نیو کاتژمێری دیکە تا 45 دقیقەیت کە کارمەندەکان لێرە دەست دێن و پێشواسی لەو کەسان دەکەن کە هەم خوێن دەبەشن هەم پلازمای خوێن دەبەشن جا من دەمێ باسی پلازمای ئەنی بەخشینی پلازمای خوێن بکەم کە ئێستا هاوڵاتیان ئەوانەی توش بووی ڤایرۆسی کۆرۆنا زۆر پێویستیان پێیە یعنی ئێستا بە بەراورد لەگەڵ سەرەتای بەخشینی پلازمای خوێن گۆڕانکاری کراوە ینی ئێستا خەڵکێکی زیاتر لەتوان 10 تا 15 هەندێک ڕۆژەیە دەگاتە 20 کەس هەموو کەسانێک کە چاک بنێتەوە لە
ڤایرۆسی کۆرۆنا دێن لە سنتەری خوێن پلازمای خوێن دەبەخشن بۆ کەسانی کە توشبی ڤایرۆسی کۆرۆنا یانی ئەمە وەکو پرۆسەیەکی خوێن بەخشینە کۆمەڵک مەرجی تێدا مەرجەکە ئەوەیە دەبێت لە 18 ساڵ بەسەرەوە بێواتە نابێ لە 18 ساڵ کەمتەوەتە کەسێکە کە توشبی ڤایرۆسی کۆرۆنا بێت تەمەنی 16 ساڵ بێ چاکیش بێتەوە ناتوانانی پلازمای خوێن بەخشەوە ئافرەتێک کە بیەوێ بێ لێرە پلازمای خوێن ببەخشێ پێویستە ینی شووی نەکرد بێت ئەگە شوشێکت بێواتە هیچ منداڵێکی لەدایک بێتە لە پرۆسەی لەدایکبووندا نەبوو بێ بۆیە ئەوش ناتوانێت پلازمای خوێن ببەخشێ ینی ئەمە کۆمەڵێک ڕێنماین سەبارەت بە بەخشنی پلازمای خوێنەوە بەراو لەگەڵ سەرەتا ژمارەکە زیادی کردووە داوا دەکەن بەردەوام بەرپرسانی سنتەری خوێن لێرە داوا لە هاوڵاتیان دەکەن ئەوانی کە چاکبووی ڤایرۆسی کۆرۆنان وە لە هەمان کە دەمەرجە تەندروستەکانیشان تێدایە بێن سەردانی سنتەری خوێن بکەن پلازمای خوێن ببەخشن بەو کەسانەی کە ئێستا بارودۆخی تەندروستیان نازێگیرە بەهۆی توشبوون ڤایرۆسی کۆرۆنا. درستە. جا نەوڕۆست دنەوە باژارێ هەولێرەدا جوولە و هەرەکە چاوا بوو سەرێ سبەی بتایبەتی خەڵک دەچن سەر کاری خوا دە چاوا دیت ئیرۆ ناو باژار. بەڵێ لەبەرەوەی ئەمڕۆ یەکشەمە گوڵستان یعنی سەرەتای لە ڕووی ڕاستە لە ڕووی بازارەوە لە ڕۆژی شەمەوە بازار و کار و کەسابەت دەبێتەوە بەڵام لە ڕووی فەرمانگەکانەوە فەرمانگەکانی حکوومەتەوە خۆتەزانی ینی ڕۆژی یەکشەمە بۆیە جموجۆڵ هەیە و شەقامەکان لە ڕۆژانی شەمە و هەینی قەرەباڵغتر دەبن و من چەند کەسێکیشم بینی ینی لەسەر ڕێگا وەکو کرێکار لەسەر ڕێگا وەستا بن بۆ ئەوی بتوان کاتێک کەسێک پێویستیان پێ بێ بۆی بتوانن بستنە سەر ئیشەکانیان کرێکاری بکەن ینی ئەوانە شەبوون لەسەر شەقامەکانەوە جموجۆڵ وەکو ڕۆژێکی ئاسایی بەڵام من ئەوە دەمەوە بڵێم ئەنێ ئێستا خەڵک زیاتر پابندی ڕێنمای تەندروستەکانە بەردەوام دەستکێش و ماسێک دەبەستێت. درستە. گەلێک سپاس ji bo hevkara min Newres Abdullah ji nava bajarê Hewlêrê ku ji devla hevkara min Hêro Molûdî ve îro hatibû dilî gelek xweş bû spas ji bo te. بجنبێ بەحسا مژارێکە بکەم بەحسا 2245 هکتار زەوی لە پارێزگەها دیلۆکێ بە کوورێ کوردستانê bikin ku fistaqan têne çandin ji xwe naskiriye yani dema ku dibêjin fistaqên dîlokê ne û binavê entabê gelekî zêde derketiye lê xwe dîlok e niha jî werzê komkirina van berhemene û herwiha cihozkar sibahan zû diçine nav kêlgehên xwe nav erdên xwe حتا کوان فستقان جێ بکەن خۆ فستقên دیلۆکێ ji بۆ چەندین مەبەستێنە بکارانین و یە هەری بناو و دەنگژی پاکلاوەیە. جوتیارانی شارۆچکەی ئیسلاحیە لە پارێزگای دیلۆکی باکووری کوردستان بەیانیان زوو پێش خۆر هەڵاتن دەچنە بنار چیای ئاموس بەرهەمی فستق کۆ دەکەنەوە. جوتیاران لە کەمی نرخی فستق لە ناو بازاڕەکان نیگەرانن و داوا دەکەن پیاداچوونەوە بە نرخی ئەو بەرهەمە پڕخواستە بکرێت. بەیانیان زوو لە خەو هەڵەستین لە ناو کێڵەکان دەست بە کۆکردنەوەی بەرهەمی فستق دەکەین. بەرهەمی ئەم ساڵی فستق زۆر باش بوو بەڵام ئێمە نیگەرانی لەو نرخەی لە بازاڕەکان بۆ فستق دانراوە. ئێستا کیلۆیەک فستق بە 20 بۆ 25 لیرەیە بۆیە داوا لە بەرپرسان دەکەین نرخێکی نوێ بۆ فستق دابنێن. لە هەر درەختێکی فستق 25 بۆ 30 کیلۆگرام فستق کۆ دەکرێتەوە. بەشێک لەو فستقانە با دروستکردنی شیرینی و بەتایبەت پاقلاوە بەکاردەهێنرێت. بەشێکی دیکەشی وەک شەوچەرە و چەرەزات دەخورێت. ڕۆژانە دەیان کرێکار لە ناوچەکانی کایا باشێ، حەسانلۆک، بوغازیچێ و یەشرلووت لە بناری چیای ئاموس لە پارێزگای دیلۆکی باکووری کوردستان کاری کۆکردنەوەی بەرهەمی فستق دەکەن. زیاتر لە 2240 هێکتار ڕووبەری زەوی ئەو ناوچانەش بە فستق چێندراوە. دیلۆکێک ژوان باژارێن هەری خۆشی کوردستانیە و ناسکریە بە خەوزاخوایە بکەش و هەوایە خۆیان تایبەت. لێگەرم بێن بەحسا وەرزە گەرمێ بکەن ئەم بەحسا زاوینی بکەن دبێژن لەگۆر لێکۆلینە کوهاتیە بەڵافکردن دەبێژن چایا گەرم بەخۆن. لەگۆر vê lêkolîna ku jaliyê zanîngeha Ottawa hatiye encamdan amaja bo yekê dide ku piraniya xelkê dorzê havînî dan dorzê germayê de ji bo xwe fênîkkirinê xwe hînîkkirinê tiştên sar dixwin lêberê li gor vê lêkolîna zanistî ya nû
هاتی بلاف کردن دبیجن و خوارنا چای یا گرم دورز گرمای ده جبو هولاتیان پیشنیار دیکن و لگور ویلی کورینیجی کو اوزانینگه بلاف کری و تکزی جیت که دما کو چای گرمم ودخون گرمای نافلاش ما زیده تر تدروا و هر وها ام خود دن انکو ارقت کن افجی و هاکریا کو کشا شیداریه دناف جستای ده دروست بکه و هر وها فینک بکه دبیجن جی کو دما گرمای ده باندورا و خوارمنین گرم زیده تر باشتره و باندورا زیده تر درد که وسر لاشه مروف لیبله دما کو کشک شیداری ده به انکو رطوبت زیده تر هبه کمتر درد هبه لو ما اف پیش نیارده کن کو دورز گرمای ده جلو برگن زیده تر خواه بکن جلو برگن خواه بکن جلو کو باندورا هبه لسر گرمه و هر وها گرما لاشه مروف کمتر بکه اگر جلو برگن زیده تر جی نهاتنا خواه کرن دوی دمه ده و خوارنن فینک یان کو هینک جی هون دکارم بخون به پختی بکرتی و بکرمانجی و تا جلن زدل خوکن و سردمانیه بخون حتی کو رژه شداریه یکسان بدلاش مروف داش بکو اگر رژه شداریه زده به پیوست نکون شته گرم بخون لو ما اگر اون کرد جیل برد کن یعنی نفقو لا تنوره چشتکه بخون نرمال هاوینه گرمه کیت کار زده جل زدل برکه اونگی مندکارن چتن گرم بخون وقت چای قهوه ها شکلات و بانشته وسا کرد و کرمانجی اون هاجیم بهاین دراون بیانی و هر وهان خزر دنیا با بازارن هرمان کردستان ده به دور بشوپینن بزنبن نرخ ایرو چاوانا نزیکی ده زده والقاس فرق نکری وکو دیار دبا دلار هب 123 سیانا مسقال گزیر عیار 24 هب 386 یه 21 335 وک خمایه زده والقاس گوهرتن دناف دنها تکرار 18 جی 185,000 دینار عراقیه جبلی لیره ترکی کودکه 17,500 پاوند بریتانی 106,000 دینار عراقیه 100 یورو جی به 145,000 جم گرا خبر دوام بکن دناف باجران کردستان ده افکار من چک در جمال جناب ده که بدگنن به چک در روز باش تجی چه جهی کی خوارنا نان صبحی ایرو من گوخی کس چه جهان ما پیامبران ما نشنوان جهان لدیارت خو جهان دیده کشمیر باشد کودره و چه هی ری صبحی گلستان سپیده هم باش به دیار اسنو کم لخارنگه کاملی مل دهو که بله دیار پاش بریارا جورا اپراسیونال دهو که یعنی لخارنگه همو خارنگ بوینه دلیوری بونده بزانین که چوا شواز و سیستم یه خارنا تشته چوایه لخارنگه ها دم کمه هم دیزی اوه پسیاره جه بیشین خدا نه خارنگه هی که این گای جاسم که چوا پشتی بویه خارن بویه سفری این چوا شن سردریت گل خلکی بکن این چوا مثلا خلک چوا خارنه طلب کرد چی بود خارنه ما سفریه دلیوریه اما طلب کنیم مثلا سفری گل خوب عندك كان در وقت کن اما بله این چی چت کم بری زیاده خالیه و تشریب برنجا قوزیه تشت وصل بونی برو خلیک زیاده تر سپیده‌ای و چشم گفتم بود خالیه و تشریب اغلبت بله کی تیتا بری خودم مجحیلن پیرامرن هم چند شولی عاملن اما این سالا چند دیواره این گمات هم هی اول سال تقریبا 8 هفته یا حدانو هفته 8 حدانو که هفته وی چه وقت یا خود چت کن کاری خود ما نمیگیم میشین سر المهنه بله هی شد خبره گاهی و داریم ما 40 سال شدم 5 سال آره والله و تو چت کی قلیه اون والله چه برایم چه دما باید طریقه گاهی امانت سفری نه امانت سفری چه امانت سفری که امانت دیگه نابیت نه نابیت حتی کم فارزیار گاده چه قراره که دیتش لگی اما میگو چه داخوازیه که محافظه خودم داخوازیه ما هاری کاری میگم چه سفری کیمه شولی کیمه پای پیرامیره که مد عائله کش در ودیت جهنی باده که با ناچ در بسا شارعی بخود اینجا خود پارزن یعنی الحمدلله الحمدلله بعد یه میدی قرارت تندرزی چند پاچل بیجن هم دیف حکمت هرمی همچن
ما چه قرار ده هم بقى زۆر سپاس. سرچاوه خیره گلستان دیارە یعنی کۆرۆنای خو کارتێکردن لە کارێواژی کریە بله هەموو ئامانێت واژی بووینە سەفەری هەموو ئامانن یعنی بۆ ئێک جار تنێ تێنە کار ئینان و تێنە هاوێتن و دیسانجی خارم خوشی بووە دلیڤەریەکی بێژن سەفەری نابیتن بهێنەت ناوە خارنگەهەیە داش بەرندێ ئێکیش خواستەوان ئەوە و بریارێک بهێتە دان خەلیک بهێتت ناوە خارنگەهەیە خۆشدا خارم بهێتە خارم بەێ چەکدار تەنها خواردنێ بخۆی لێ دەرێ ناوەڵا ئەس بێت بچم شولێکی دیترێمە هەیە بێت ئەمزی بچیش ئێدێ باشە تەواو گەبەکی تێ بخۆیم نێت شتێکشتە داخواست کردوە دەستکارم خۆیرەش دەبێژم گەرەک سپاس بۆ هەفکاری من چەکدار جەمال ژناوە باشارێ دهۆکێ کوتت گەرن من بوویشت گۆزانیاریەنتە و چوونەتە بێ سبهێش بۆ ڤیج هەیە خواردنە تایبەت بە سبهی دناوە باشارێ دهۆکێ دە بێڤیا ڕۆژەکە خۆشش بۆتە ئەم ڤیاوایژی هەنە داویە پرۆگرامە خۆیان vê سبهێ حتا ڕۆژەکە دن بچەندین بابەت و مژارێن دەن بە دووبارە لێ دەرێبن ببێنن دناوە خێرە خۆشێدا و خاترێوە